ئەو کەسانەی ئەم قەزەی مەلاکرێکاریان دروست کردو خۆیان مەسئولن لەوەی بچوکی کردنەوە ئەو قەزەی من نەماوە ئێستا لە سەرەتاوە بە نەرویجیەکانم وتم ئێوە فووەکە نەمی زەڵانێک ڕسمتان لەسەر کێشا و ڕسمی کرێکار ڕسمێکی ترسناک و تا فووی پیاکەن چاوی زەقترە بێ بۆی میلەتی خۆتان بترسێنن بۆی ئەم ترسەش تەوزیف بکەنەوە بۆ کارێکی سیاسی ئێستا میزەڵانەکان ئەوەندە فوتێ کردووە نە پێیان فشکرێتەوە نا پێشیانە تەقی ئەش ترسن لە دەستیانە بتەقی بە من ئەڵێن وەرە تۆ تەکبیرێکی بکەڵم نا کەسەی فووی تێ کردو تەکبیری بکە من پێش دروستبوونی قەزەی مەلاکرێکار لە نەرویجە کابرایەکی کورد بوومکۆ هەموو هەزاران کوردەی کە لێرە ئەژین ئەهاتمەوە ڕۆشتمە هاتمە ماڵی خۆم 2 مانگ 3 مانگ کەمامەوە و گەڕامەوە بۆ وڵاتی خۆم بۆ کوردستان بەڵام کە تۆ قەزێکە دوا گەورە کردو بڕ تۆ خۆت مەسئولی ئەسڵەن خۆی تێناگەێنم چونکە من جارەوە ساڵێکیشە هەرچی ڕاکەن بە دوامە مقابلەیەکیشم قبوڵ نەکردو جوابیشیان نادم من گەڕامەوە سەر کوڕە پۆلیسەکەی جارانی خۆم و نەمەلاکرێکارە گەورەکەی تۆم بە مقابلە ڕاکەی بە دوامە تەواو من هەور ئەو کەسە کوردەم کە هاتمەوە بە ماڵەوە ئیسراحەتێکی کرد لە بنبەردێکی ئەم نەرویجەیەوە گەڕایە هیچی تر تۆش بڕۆ کێشەکەت گەورە کردو بۆ سیاسەتی جۆرج بۆش بڕۆ بچووکی کەرەوە چ مشکلەیەکی منە تۆ مەبەست لەوێسە خۆشە باسی ئەوت کرد کە ئەما خۆیان تۆیان کێشەکەی تۆیان گەورە کردووە و زۆر جاش لە ڕۆژنامە ئەوروپیەکانە بە گشتی ئەبینین باز لە تۆەکەن ئەڵەن میوانێکی نەخوازراوە ئێمە پێمان خۆش نییە لێرەیە چۆن ئەم شتە سەیرەکەی تۆ هیچ نییە جارێکەکەم ئەو قسەیە بەقەدەر ئەوەندەی کە خەڵکێک بڵێ ئێمە حەز ناکەین کرێکار لێرە بێ بەقەدەر ئەوەندەش خەڵکێک هەیەڵێ ئێمە چ مەناعەتێکمان نییە لێرە بێ 20 ساڵە کابرا مخالفەی هیچ شتێکی نەکردو 20 ساڵە هیچ جەریمەیەکی لێ دەرنەکەوتو 20 ساڵە کەسی هەن نەداوە لەسەر هیچ جەریمێ باشە 20 ساڵە کابرا لێرەیە مخالفەیەکی لە پاسا نەکردو لە بازاڕە نەکردو لە مەکتەبێکا نەکردو لە شوێنە نەکردو 20 ساڵە کابرا دانیشتو بە مسالمی تۆ بتێ بیخێتە بەحرێکی خوێنەوە یعنی لە پێناوی چی ئەم خەتۆیە ئەنجێ لە پێناوی جۆرج بۆش و سیاسەتێکی عدوانی دوژمنکارانە بەرامبەر بە ئیسلام کابرا کە ئەڵێ میوانێکی نەخوازراوە بەس بۆچی وای لێ هاتووە کە نەخوازراوی یخۆ ناکرێ ئەم پەڵە ڕەشە هەروە بە ئاسانی بە ناوچەوانیانەوەی بیسڕنەوە بەڵێ خۆیان مەسئولن لێ وەک تێبگەم مەبەست لەوەیە ئەوانیانەوێت تۆ بەکاربێنن بۆ شتێکی خۆیان بۆ مەبەستی بەکاریان هێنا بەکاریان هێنا بەڵێ ئەوان لە کاتێکە کە جۆرج بۆش لە ئۆکتۆبەری 2010 ئەو کاتە من لە زیندانی هۆڵەندا بووم کە ویستیان لە ئەنسار الئیسلام بدەن دوایەوەی کە ئازاد بووم هاتمەوە ئێرە لە سەحافەی نەرویجی هەبینیم کە ئەو کاتە بەتەمابوون لە ئەنسار بدەن بەڵام هەر مخابرات ڕۆبرت مۆڵ پێی وتن وتی ئێستا مولائم نییە بۆ ئەوەی کە لێ بدرێن چونکە ئیسارەی قەزەیەکە کرێ بە بێهودە دوایی پێش هجووم بۆ سەر عێراق لەو برایانە درا و هەمومان نەزانینیانەوە هەموو سەواری خانیان نابە ئەو خەڵکە ڕەش و ڕوتەوە لەبەر خاتری چاوی کاڵی جەلال تاڵبانی و ڕێکەوتنەکەی یەکێتی دوای ئەمە قەزەکەی منیش بوو بۆ قەزەیە کە ویستیان بمکەنە لینکێک بە دەردی خۆیان ئەڵێن ئاڵقەیەکی پەیوەست لە نێوانی ڕژێمی سەدام حوسێن و ئوسامە بن لادن بۆی هەمووی پێکەوە ڕەبتکەنەوە بۆیە هەوڵیشاندا یەکەم جار من بمن بۆ میسر ئێستا لە وەسایقەکانی ویکلیکسا دەرەکەوێ ئەوەشمان نەزانی بوو ویکلیکسە ساڵێ ئەڵێ هەوڵدانەکە بۆ ئەو ببەنە میسر لەوێ باش خەڵگە گورن لەوێش باش وای لێەکەن کە هەموو پەنجەکانی مۆرکە دوای کە ئەویان نەتوانی من لە هۆڵەندا گیرا بووم قەزەی مخەدەراتیان ئامادە کرد بۆ ئەوەی بە پێی قانونێک کە بتوانێت من تەسلیم بە ئوردون کە کە لە نێوانی ڕێکەوتنەکە لە نێوانی ئوردون و هۆڵەندایە بوو دوای ئەوانەشیان بۆ نەچوە سەر چونکە لە ڕێی قانونیەوە نائەکرا من نە ئوردونم دیبوونە هیرۆین وەختە دادگای هۆڵەندی کە ئاهات و محکەمەکەی منیە کردەوە و لەبەر خطوڕەتی منیش منیان نابڕوە محکەمەکەیان هێنا بۆ زیندان قاعەیەکە کرا بە محکەمە و منیانە هێنا بۆیە و پرسیارەکان وەڵام مەدایە و هێوتە من هەر توولی عمرم هیرۆینم نەدیوە هەر ئوردونیشم نەدیوە قازەکەشی تر پێی سیر بوو تەمان دوایە کە ئوردونی ژەڵێ بڕێکی زۆری هێناوە فرۆشتوێتی بڕەکەت چییە بە چیلۆیە بە غرامە بە تەنە دوای چۆن هێنامە بۆ ئوردن هەردوو لە ڕێی قسەی هیچ و پووز دەرچوون اینجا ئەحکامەکەش دەرچوون نە من هەر نەشم دیوە ئەحکامەکەش دەرچوو 15 ساڵ سجنیشم لەسەر ئێستا لەبەرە گەڕانەوەکەش خۆی ئەمەژێکێکە لە مەتەڵەکان
تۆ من سواری تیاری هەر شوێنە بم لە ئاسمانی هەر شوێنەکە بێت بمگرن ئەنترۆپۆڵم ئەمگرێ و تەسلیم بە وردون مەکە 15 ساڵ زیندان لەوێ بەڵێ ئەو پاسی 5 ساڵێک کرد ئێستا دیسان لە مانگیشی ئەم 2011 دیسان باسی ئەوە کاتەوە نەروی جەڵێ ئەتوانین محکەمەی کەنەوە 5 ساڵ حکم وەرگرێت هیچ نییە هەر قسە ئەمە چی ئەمە هەر قسەیەکە کاتی خۆی من لەگەڵ ڕۆژنامەوانانی بێگانەیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە وتم ئەو کەسەی کە من تەسلیم بە گۆمی خوێنەکە لە عێراقا بێەوە بزانە سەری بەسەرمەوەی نابێ هەروە بزانە بە سادە و ساویلکەی وەڵام من تەسلیم بە گۆمی خوێنەکە من لەوێ عدام کرێم و ئەویش وەکو زمانی سپارتاکۆس وەکو مەلعەبەکەی ڕۆمادانیشە بزانە چۆن ئەم عەبدە شێر پەلاماریەدەن و کەڵوەی لێگیرەکە ئەو خەونە سەوزەیە بێ بخاتەوە کەنارەوە ئێمە لە عالەمێکە هەژین ئێستا ئەو عالەمە خەیاڵ پڵاویەی ڕۆستەقڕاتیەکانی ئەمان نییە دانیشە سەیری مەرجی من کا بەو شێوەی ئەیتر قسەکە تەبعاً چووە شکاتی کردووە یەکێ لەم ڕئیسە حیزبانی ئێرە شکاتی کردووە کە مەراکرەکار هەڕەشەی لە ئێمە کردووە و ئەوەش دڵخۆهینی یەکێتیە کە نووسیویانە لە خۆشیاڵێ ئەگەر وابێ مەلاکرەکار 15 ساڵ حکومە بێ شۆش هیچ نییە ئەوش نەزانینە لە قانونە چکە تۆ هەڕەشە لە هەر کەسێ بکەی لێرە ناکاتە 6 مانگ سجن وان فەرز ناکردیشی کە من هەڕەشەشم لێ نەکردو من لە ڕۆژنامەیەکی نەرویجیا دیم کە باسی ئەوەی کرد کاخر هەر قسەیەوە ئافرەتەیە قسەی هەر ئەویش نەقلی کردووە تۆ ترش و خێ هەتا باسی ئەوژەکە لە ڕۆژنامەیەشکەی نەرویجی ئافتن پۆستنە باسیەوە کە ئاڵێ مەجال هەیە بۆ ناردنەوەی کرێکار لەبەر ئەوەی کوردستان خەریکە بێ بە وڵاتێکی سەربەخۆ و پارتە ئەلمانیەکان دەسەڵاتە گرنە دەست بەرەو دیموکراتیە دەڕوا مەجال هەیە کە بنێرێت ئەوەش هیچ نییە ئەوە بێ قسەیەک بە قانونی نەرویجی قەناعەتی پێ بکە بوون بە وڵاتی سەربەخۆ نابێ بە دەلیلیەوەی کە خەڵک بگەڕێت یا تەسلیم بکرێتەوە کۆسۆڤۆ بوو بە وڵاتی سەربەخۆ ئەوروپا بە کەزەڵێ بێ بڕۆیتەوە کە ئیتیحادی ئەوروپیە لەناو ئەوروپاشە هەژی وە جەلادیش نین وەکو کە میسر و ئەو شوێنانە جەلاد هەی باشە خەڵکێکی لیبی بۆچی تەسلیم ناکرێن یعنی گەر کوردستان بوو بە دەوڵەت ئیترامەی کە بەرهەڵسکاری پارتی وێچێتیە بێ بخرێتەوە جەلادەکان بخرێتەوە بەردەستی ئەوان نا لەبەرەوە بێ شتێک بێ قانونی نەروێجی قبوڵیکە قسە لەسەر سیاسەت مەدار و سەحافە ناکرێت ئەبێ وەرەقەیەک بێ بەڕەسمی قانونی نەروێجی سقی پێ بکە جنا وەرەقەکە خۆ جەلال تاڵەبانی وتی بابەت دە وەرەقە نووسم ئێوتیان وەرەقەی تۆ